جناب بارزانی پیش اوی که وفات بکات وصیتی کرد لمن و کاک ادریس گوتی بی ایوه یک گیان بن لدو قالب دا یک گیان لدو قالب دا ئەندازیاری ئاشبوونەوەی گشتی لە وەسفی سەرۆک بارزانیدا. کاک ئیدریس مرۆڤێکی زۆر گەورە بوو. گەورەیەکەشی لە تێگەیشتووی و پێشکەوتوویەکەیەوە سەرچاوەی گرتبوو بۆ بەهۆی نەرمونیانێکەشی. کەسێکی لە خۆبرد و خاچی بوو. لێبوردە بوو بیری لە تۆڵەکردنەوە نەدەکردەوە. زۆر جار خەڵکی ئاسایی و هەژاری بە ئەندامێکی خێزانەکەی دەزانی. هەستکردن بە کەم و کورتی لای بەرامبەر دەڕەواندەوە. ئەمەش بوو بۆ هۆی ئەوەی کاک ئیدریس جێ خۆی لە دڵی خەڵک و هەموو چین و توێژەکاندا بکاتەوە و بە پشت و پەنا و فریاد ڕەسی خۆیانی بزانن. کاک ئیدریس خاوەن کەسایەتیەکی بەهێز و لەسەرخۆ و بیرکراوە و هۆشیاریەکی لە ڕاددەبەدەری هەبوو. سوور بوو لەسەر چارەکردنی کێشەکانی خەڵک. دەیزانی بەرپرسیارەتی گەورە لەسەر شانیەتی و ڕەوشت و ڕەفتارەکانی باوکی لە ژیانیدا بەرجەستە دەکرد. چونکە نەکۆڵی دەدا و نەمان دوو دەبوو. بۆیە لە هەر شوێنێک بووایە کورد لە دەوری کۆدەبوونەوە و شوێنی گازاندە و هیوا و ئومێدی خۆیان لە کاک ئیدریسدا دەبینیەوە. خواستان دوای وەفاتی باوکم بەنیسبەتی من هەم برا گەورە بوو هەم باوکیش بوو. ئەتوانم بڵێم ئیدریس ئەو کەسە بوو کە لە خۆم خۆشتر دەویست. کاک ئیدریس هەمیشە بە بیری و گەنجانەی دەهێنایەوە کە دەڕۆیشتە دەرەوە و دەیگوت بەلای منەوە گرنگ نییە کە کورد لەکوێ دەژی. گرنگ ئەوەیە کورد بێت. بەڵام ئەو پێشمەرگانی لە شاخەکانی کوردستان سنگی خۆیان کردوتە سپەر و قەڵغان هەروەکو ئێوە گەنجن. بڕوایەکی تەواوی بەسەرکەوتن هەبوو دووپاتی دەکردەوە کە هەرچەندە ڕۆژگار تووشی ئەم کارە ساتە گەورەی کردوین. بەڵام باوەڕتان هەبێت کە هێزدانی مەزن قەت زوڵم قبول ناکات. ئێمە زوڵم لێکراوین و بەنامەردی لە پشتەوەڕا خەنجەریان لێداوین. بەڵام خوا هەر سەرمان دەخات. دڵنیابن لەوەش کە کوردستان ڕزگار دەبێت و ئێمەش دەبێ پند وەربگرین و شۆڕشی ئەم جارەمان بۆ سەرکەوتن ببین. کاک ئیدریس بارزانی بڕوایەکی تەواوی بە پاراستنی ناسنامە و شوناسێکی یەکگرتووی نێو مزافی ڕزگاری خوازی کورد هەبوو. هەروەها بایەخ و گرنگی زۆری بە فرەلایەنی دەدا لە ژیانی پارتایەتیدا. کاک ئیدریس شارەزاییەکی تەواوی لەسەر ناوەڕۆک و ڕەفتار و سیاسەتەکانی دەوروبەر هەبوو لە سیاسەتی دەوڵەتانەوە تا پارتە ئۆپۆزیسیۆنەکان. پەیوەندی پتەوی لەگەڵ پارتە کوردستانی و عراقیەکان هەبوو. دەیتوانی سەرکەوتوانە پەیوەندیان پێوە بکات. ئامادەی هەنگاوی گرنگی قۆناغ بە قۆناغیان بکات. هەر ئەم شارەزاییە وای لێکرد بوو بتوانێت لەسەر ئاستی عراق و دەوڵەت عەرەبیەکان و ئێران و تا ئەوروپا لە ڕووی ئاستی کاری دیبلۆماسی ئەو کاتە چالاکی و داکۆچی لە مافی کورد بکات. کاک ئیدریس بۆ من لە جێگەی باوکم بوو. جگەلەوەی کە برا گەورم بوو برای بیر و باوەڕیش بوو. ئەوم لە خۆم زیاتر خۆشتر دەویست. بەیانی ڕۆژی سی ئابی 1986 لە گەلی بێنارێ خواحافیزیمان لە کاک ئیدریس و برادران کرد. بەڵام کاتێک لە کاک ئیدریس جیابوومەوە دۆخێکی دەرونی ناسروشتی و دڵە ڕاوچێت دایگرتم وەک بڵێ ڕووداوێکی ناخۆش چاوەڕێمان دەکات. ساڵی 1970 لە کاتێکدا کە لە ناو جەرگەی شۆڕش و جەماوەرە خۆراگرەکەمان و ناوچە ڕزگار کراوەکان و شان بەشانی پێشمەرگە قارەمانەکان سەرقاڵی چالاکی و دیدار و کۆبنەوەکانمان بووین لە ناکاو پێشهاتێکی ناخەژێن ڕوویدا. ئێوارەی 29 کانونی دووەمی 1970 سەرچاوەکانی هەواڵ بەردومانێکی ورمێیان بڵاو کردەوە. دواتر بروسکەی مەکتەبی سیاسی هات کە بڕیارە ڕۆژی 30 کانونی دووەمی 1970 کاک ئیدریس لە تاران بگەڕێتەوە ڕاژان و سلێڤانە. کاک ئیدریس ڕۆژی 31 کانونی دووەمی 1970 لە کەرەج بە سەلامەتی گەیشت بۆ ڕاژان و سلێڤانە و ئێوارەی هەمان ڕۆژ کاک ئیدریس کۆچی دوایی کرد. علاقەی من لەگەڵ ئیدریس جگە لەوەی برایەتی ئێمە ڕەفیق بووین.
ئێمە تەنها برۆی ئەوە نەبووین کوڕی مەلا مستەفاین، برایەتی ئێمە هی عەقیدە بوو، هی کورداتیش بوو. بەرەبەیانی ڕۆژی یەکی شوباتی 1970 حەمەد فەقۆی پاسەوان هاتە ژوورەوە و پاکەتێکی دامێ کە پاکەتەکەم کردەوە. بروسکەی مەکتەبی سیاسی بوو، بروسکەکەم خوێندەوە، بڕوام نەکرد. ئایا خەو دەبینم؟ دنیا لەبەر چاوانم تاریک بوو، هیچم نەدەبینی، ناخ و دەروونم هەژا، نەمدەزانی ڕوو لەکوێ بکەم. شۆکێکی یەکجار گەورە و دڵتەزێم بوو، کۆستێک بوو هەرگیز لە بیر و یادەوەریمدا ناسڕێتەوە. هەموو وەختێک من ئامادە بووم خۆم لە جێی کاکدریس دابنێم، لە جیاتی ئەو بم. بەخوا قەدەر بەدەست مرۆڤ نییە، قەدەر بەدەست خۆیە. ئەگەنە اختیار بەدەست من بووە، من خۆم لە جێی کاکدریس داهێنا، من بڕۆم کاکدریس بمینی، بەڵام بەدەستم نەبوو. دەقی یاداشتی سەرۆک بارزانی لەبارەی کاک ئیدریس لە یەکی شوباتی 1970 بسم الله الرحمن الرحيم إنا لله وإنا إليه راجعون قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. زۆر بەداخەوە براجان، خۆزگە من لە شوێنی تۆبام، زۆر ڕازیم بە قەزا و قەدەری خودای گەورە، بەڵام ئەدی بەڵێنمان نەدابوو یەکتری بەجێ نەهێڵین. دڵنیام بەدەستی خۆت نەبووە، ئەژینات جێت نەدەهێشتم، سەر لە نوێ زامەکانم کولانەوە. ئەدی بەڵێنمان نەدابوو جارێکی تر لە خەم و ئازارەکانمان دەپەڕینەوە. براکەم، دیارە باوکت بیرت دەکات، بە دڵنیاییەوە ئیشی پێتە، بەڵام ئێمە زیاتر پێویستمان بە تۆ هەبوو. خەم خۆری خەمی هەژار و لێ قەڵماوان، پەروەردە و گوێڕایەڵی باوکی خۆت، بە خودا تۆ نمونە و هێمای ڕەوشت بەرزی و وەفا و ئەمەک و پاچی و ڕاستی بووی. دیارە ئەم گەلە چانسی نییە، ئەجینات جێت نەدەهێشتن. ئایا دەزانی هەموو کوردێکی دڵسۆز لە ئێران و تورکیا و عێراق و سووریا و لە هەر شوێنێک پرسەیان بۆ داناویت و ئەسرینت بۆ دەبارێنن؟ شاعری گەورەی کورد هەژار موکریانی لە شارێکدا بۆ کۆچی دوای ئیدریس بارزانی نووسیوێتی و دەڵێت: ئیدریس برای لە مێژینم، ڕووناکاوی شەوی ژینم، تاومی مەرگی خۆت پێچێشتم، بۆ خەماونت بەجێهێشتم. قەرار بوو بەر لە تۆ بمرم، جێگە لە لاوی بابە بگرم. ئێرەیت هات پێشم کەوتی، پێش من لە لاوی بابە خەوتی. زۆر بە هەڵپە چاوە نۆڕم، هاوساوی گڵکۆی تۆ بێگۆڕم. ژێرپێی بارزاونی بێسەرم، ژێرپێی بارزاونی بێسەرم. هەژاورێکی بەختەوەرم.